ژنێکی ئەکادەمی سێن ژنێکی ڕۆشنبیر سەرنووسەر و چالاکوان ژنێکی پێشەنگ بە ناوی زیلان لە شاری سلێمانی جارێکی تر دەستی تیرۆری پێگەی وەک ئەو ڕۆشنبیر و کەسایەتی و چالاکوانانەی کە لە ڕابردوو بە هەمان شێوە بە تایبەت وەکو ڕاگەاندنەکان هەمووتان ئاگادارن جاری یەکەم نییە ڕووداوی ئاوا لە سلێمانی ڕوەدا لە هەرێمی کوردستان ڕوەدا هەلبەتە ئەمە تیرۆرە و ئێمە بەو مەبەستە لێرەین وەکو چالاکوانانی ژن وەکو ڕێکخراوەکانی ژنان لە بەیانیەوە لێرە کۆبوونێتەوە بۆ ئەوە کە خاوەنداری لە تێکۆشەرێک بکەین لە خەباتکارێکی خەتی ئازادی ژن بکەین هێڵی ئازادی ژن بکەین کە ئەمڕۆ دەستی ڕەشی تیرۆری پێگەی و تیرۆر کرا ئەوەندە ئەڵێم ئەگەر هاوشێوەکانی زیلان و ئەوەی کە لە ڕابردووە تیرۆر کرا بە ڕۆژی ڕووناک ئەگەر درێژەی هەبێ ئەمانی گەرانێکی زۆر و شێوکی زۆر کەورە دروستەکە بۆیە ئەوەی داواکارین لەلایەنە پەیوەندیدارەکان بەڕاستی ئەوەیە کە بتوانن ئەو تیرۆریستانە بەس بگرن فتار نەبن لە ژێر دەستی یاسایە و بە سزای یاسایی خۆیان بکەن بۆ ئەوەی چیتر ئەم کارە ساتانە دووبارە نابێتەوە لە هەرێمی کوردستانە چکە هەواڵزیلان مرۆڤێکی جوان و چالاک بوو ژنێکی بەتوانە بوو ئەندامێکی ئەکادمیا بوو کە کاری بۆ مەسلەکانی ژنانە کردووە لە هەمان کاتە ئەندامێکی دەستەی دامەزرێنەری ئەرشیفی ژنی کورد بوو لەگەڵ ئێمە کاریە کردو ماوەی ساڵێکە بۆی جێی نیگەرانی و هیوادارم لایەنە پەیوەندیدارەکان بێدەنگ نەبن و تیرۆریستان و بکوژان بە سزای یاسایی خۆیان بدەن. لە ڕاستیە ئەم تیرۆرە تەنها تیرۆری ژن نییە یعنی ئەگەر بڵێن وەکو ژنێک بابەتی کە ئەخوازرێ کە بەلاڕێیا ببرێ بەڕاستی ئەمە تیرۆرێکی سیاسیە ئەم ژنە ژنێکی لێکۆڵەرە ژنێکی ڕۆشنبیرە کەسایەتێکی ئەکادیمیە لە ناوەندێکی گرنگی جیهانیدا وەکو ناوەندی ئەکادیمیای ژنۆلۆژی کار و خەباتی کردووە کە ئەندازیاری ژنۆلۆژی ڕێبەرەوە جەلانە و ناوەندی ئەم ئەکادیمیایە لە هەموو وڵاتانی ئەوروپا و لە جیهاندا کار و خەباتی خۆیەکە و لە سلێمانیشدا نوێنەرایەتێکی هەبووە و ئەم ژنە کاری لێکۆڵینەوەی لە پرسەکانی ژناندا کردووە لە مێژووی ژندا کردووە بۆ هەر بەشێکی کوردستان و خەباتێکی زۆر پیرۆزی بەڕێوە بردووە ئەم تیرۆرە تیرۆرێکی سیاسیە و ئێمە سبەینە ئەبێ بە 40 ڕۆژکە تیرۆری مامۆستا شەماڵەکرێ کە ئەندامی دەستەی بەڕێوەبەرایەتی تەفگەری ئازادی و چالاکوانێکی جوگرافی ناس و لێکۆڵەر بووە بە هەمان شێوە بۆمان دەرەکەوێت داگیرکارانی کوردستان دژمنانی کوردستان بەداخەوە بە یارمەتی دەسەڵاتدارانی ناوخۆیی دەست دەبن بۆ ئەم جارە بۆ ڕۆشنبیرەکانمان بۆ نووسەر و لێکۆڵەرەکانمان بۆ ئەوەی مێژومان پشێوێنن بۆ ئەوەی داهاتوومان ون بکەن بەڕاستی ئەمە ئیتر نابێ بێتە قبولکردن دەبێ هاوڵاتیانی ئەم شارە خاوەنداری لەم شەهیدانە بکەن دەبێ هاوڵاتیانی ئەم شارە بزانن ئەگەر ئەمڕۆ لە دەرگای هەواڵ زیلانی داوە ئەگەر دوێنێ لە دەرگای لەبەر دەرگاکەی ماڵی خۆیدا لە کشاری کفری مامۆستا شەماڵ تیرۆرەکرێ سبەینێت 40 ڕۆژ تێ ئەپەڕێ بەسەریدا دەبێ هەر هاوڵاتیەکی ئازادی خواز و ڕۆشنبیر و هەر هاوڵاتیەکی کە دژی داگیرکاریە دژی پیاوسالاریە دژی پێشێلکاری و ستەم و نادادی تەنانەت دەسەڵاتدارە ناوخۆیەکانیشە ئەم تیرۆرە ڕوبەڕووی ئەبێتەوە و ئێمە پەیامی ئێمە لێرەوە ئەوەیە بۆ ئاسایش و دەسەڵاتی هێزی ئەمنی لە هەرێمی کوردستان بەگشتی و شاری سلێمانی هەرچی زووە ئەم تیرۆریستانە دەستگیر بکە بە سزای خۆیانیان بگەێنێ و ئەگەر ناتوانن دەستگیریان بکەن تکایە بۆ ڕای گشتی ڕای بگەێنن یعنی ئێمە دەبینین ئەو کەیسانەی کە ڕووەدا پۆلیس لێدوانەدا ئاسایش لێدوانەدا بەڵام لە تیرۆری ئازادی خوازاندا هەمووان بێدەنگە بن و بۆ ماوەیەک پەکرێتەوە هاوڵاتیانی ئێمەش بە جۆرێک بێ ئیرادە و بێ هیواکراون کە بێدەنگ بمێننەوە.